سەبارەت بە پرسی زێدەڕۆیکردن لەسەر زەوی مۆڵچی گەشتی کە ئێمە وەکو لیژنەی شارەوانی ملزەمین بەوەی کەوا بە دوواداچوونەکەین و لە ماوەی ڕابردووشدا لە سنووری پارێزگای سلێمانی و دوێنێ لە پارێزگای هەولۆر ئەمڕۆ لە سۆران هەفتەی داهاتوو ئەکید لە دهۆک و زاخوا بین. ئەکید لە هەموو ناوچەکان بە جیاوازی کەم تا زۆر دەستدرێژی و زێدەڕۆی کراوەتە سەر مۆڵچی گشتی، بەڵام ئامانز لە لیژنەکەی ئێمە بۆ بە دوواداچوونی ئەم پرسێ بۆی سنوورێک بۆ ئەمەدامدرێت. خۆشبەختانەش هەنگاوی باش گیراوەتە بەر بۆ ئەوەی سنوورێک بۆ ئەمەدا بندرێ و ئەوەی کە پەیوەندیداریشە بە گەڕەکە زێدەڕۆکان کە هاوڵاتیەکی هەژار بە ناچاری زێدەڕۆی کردە سەر 200 متر بە ناچاری خانوێشی دروست کردو. ئێمە لە چوارچێوەی حکومەکانی ئەم یاسایە ئەمە چارەسەرەکەین، ئەمە ڕەنگە کەمتر هاوڵاتی ئاسایی بگرێتەوە. بابەتەی جەنابەت باسەکەی کە ئەمە لە ئاشتی گشتیش لیژنەی بۆ پێکاتوە ئێمەش لە نزیکەوە دیراسی ئەەکەین دوای تەوابوونی سەردانەکانمان. ئێمە بە راپۆرتێکی ورد ئەکید لە دانیشتێکی پەرلەمان ئەم بابەتە وەکو پرسێکی گشتیە خەینە ڕوو گفتوگۆی زیاتری لەسەرەکەین.